ئێمە لێژنەیەکی هەماهەنگمان هەیە بە بەردەوام لە هێڵین لەگەڵ وەزارەتی پەروەردە، چونکە پێشەوە ئێمە باسی پەککەوتنی سێکتەری پەروەردە بکەین، چونکە ئەم بەدیلێکی زۆر باشترمان هەیە تاوەکو ئەو پرۆسە بەردەوام بێ ئەویش وەرگرتنی ڤاکسینە. ئێمە لە دوو ئالێتێک دەگەڕین تا ئەمە بکەینە ناچاری، یعنی ئەم لێت ناشارمەوە، یعنی ئالێتێکی دیاریکراوە تا بتوانین زۆرترین مامۆستا ینی ڤاکسینەکە وەربگرن، چونکە ئێمە لەو سنتەرانەی وەرگرتنی ڤاکسین کە من باسم کرد ئێمە 10 ڕۆژی تەواومان تەرخان کرد لە بۆ ئەوەی پرۆسەی وەرگرتنی ڤاکسینە لە مامۆستایان زۆر خێرا بڕوە و تاوەکو ئێستش، یعنی کە خەڵکیش بە شێوەیەکی ئاسایی دەچن لە سنتەرەکان ڤاکسین وەردەگرن. سنتەری تایبەت لە هەموو شار و قەزا و ناحیەکان هەیە، ینی لەو ئەوەی مامۆستایان ڤاکسین وەربگرن زوو ناوی خۆیان تۆمار دەکەن و دەچن ڤاکسین وەربگرن، چونکە ئێستا لەو میلاکەی کە وەزارەتی پەروەردە هەیەی نزیکەی 46,000 مامۆستا ژەمی یەکەمی ڤاکسینی وەرگرتیە و نزیک دەبینەوە لە 28,000 مامۆستاش کە هەردوو ژەمەکەیان وەرگرتیە، بەڵام ئەوەی کە ئەو میلاکەی کە ئەوان هەیتیانە بزانام سەروی 110,000. بۆیە پێویستە ئەم پرۆسەیە بەردەوام بێت، یعنی ئەم پێویستە مامۆستایان ڤاکسین وەربگرن بە تایبەتی لە سێکتەری پەروەردە، چونکە بەڕاستی قەڵەباڵغی هەیە، شوێنەکان داخراوە، ینی قوتابیەکی گەلێک زۆر لە نەفسی شوێن دەخوێنن و زۆربەی زۆریش لەوانەیە لەو قوتابخانانە مامۆستایتە دەبێت مامۆستا بەتەمەن بێت، ینی بەڕاستی خوتوڕەت هەیە لەسەر گیانیان. بۆیە هیوادارین هەمویان ڤاکسین وەربگرن، هەردوو ژەم ڤاکسین وەربگرن. ئێمە بەردەوام لە پەیوەندیدان لەگەڵ وەزارەتی پەروەردە لەسەر ئەم بابەتە.